بەڵام هەموو وەرەقە گەورەکانە دەستی تۆیە هیچی وا بۆ من نەماوە. ڕاستی بڵێ ئەزەل تۆی جێهێشتووە تا تاقیبی من بکەی؟ چۆن نزانی؟ شەرمین هەمیشە ئامادەیە بەردەوام لە ئەرکەکەیدایە. گەورەکەی زۆرە پیاوێکە خۆزگە هەندێک بەخشندە بووایە پێی بڵێ هەندە زەختت لێ نەکە. تۆ قەت مۆڵەت وەرناگری؟ وەری ناگرم. گەورە مۆڵەتم ناداتێ؟ مردم بۆ هەموو گەورەکان. بۆ تۆ وتنی ئاسانە. تۆ بۆ خۆت سەرکەوتی. بۆ خۆتوی بە گەورەش. تۆش ببە. با بتکەم بەهاو باش. من ئەوەندە عاقڵ نیم. مردن بۆ هەموو عاقڵەکان. بۆ نای پێکەوە شێتایەتێک بکەین ها؟ چۆن؟ وەک ڕاکردن لە قوتابخانە؟ وەڵا زۆرم حەز لەم بەسم ڕەسمەیە. دەی وەرە لە دوام ڕاکە شێتایەتێک بکەین خۆشیەک بکەین با ڕۆژێک لەو یارێ دوور بکەینەوە ها؟ نابێ گەورەم بیویستە ڕاست دەنکوژێ. تێگەیشتم گەر نەیویستێ چی دەکا؟ شارمین دەی کچێ لای من لەوە باشتری شەیە تەنانەت یاتاقی ناو ئاویش شەرمین ئەلو گەورەم لەکوێی؟ ئێستا لە ماڵەوەم کار دەکەم. من دەچمەوە ئوتێل کامێنم گەیان ئەوە دێت سەرەوە. باشە گەورەم چاوەڕوانم. ئەگەر دەتەوێت دیارەکەم دێ ئێستا کاتێتی. هیچ بەسەر کەس نایەنی وانە؟ بۆچی وا بکەم؟ بوو زۆر خۆشەشت لەگەڵتە ها هەروە لە خۆشیان دەمرین بێنە سەیرە ینی دەتەوێت
ڕامە بێرە نا وابزانم ناتوانم بدەمێ باجارێ بەیەکەوە بڕۆین بگەینە ماڵی تۆ ئەو کات دەبێنە کچێەوە بێنە 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 نا مەی با نا بێدەک بە ئەوە چیە؟ ئەوەی ئێمە کەمێک دەبەنگە گەورەی کۆنم هەموو بەڵگەیەک هەڵدەگرێ بۆ دواتر ئەو خۆی خۆزگە دەستمان لێ نەدابوایە سەیەوە من چیم کرد ئەزەر کە تەلەفۆنی کردوتی دەچم بە ئوتێل نەخێر نەخێر کام ئوتێل بەڵام من وەزایی تۆ گۆڕاوی کامە ئوتێل ئوتێلی ئەستەمبۆلی گەورە کامە ئاجێدەیە چییە؟ زەنگی قوتابخانە سەرسەریەتی تەواو دەگەڕێنەوە بۆ قوتابخانە بزر بە بەفشە لە من تێگەیشتونە ئەوە هاتم بۆ تێکتانی خۆشیەکانتان لەمە دوای ئیتر ئەیشان لەگەڵ منە لە جەنگیز بێ هیوایە منیش لە جەنگیز بێ هیوام ئیشی ئوتێلەکەش پارێکی باش بەدەست دێنێ جەنگیز هیچی نییە بێهێزە زیادەیە ئەو لە نێوانەکە دەردێنین بەڵام پێویستم بە یارمەتی تۆیە کوڕاهێکی ئەوە تو نەمردی کوڕا تۆشن لە ئۆتۆمبیل فڕە نەداخوارەوە من یاریم بە تۆ کرد خۆ یاریم بە خۆم نەکرد ئەرێەوە چ دەتانەوەی مێشکم تێکدەن هەموو شتێک یاری بوو هەموو شتێک یاریە چیتان دەوێ دەزانم کۆمەڵێکشت ڕوو دەدەن زەحمەت شەوە مێشکی خۆت باشیان لێک بدەیتەوە تێدەگەڵ لەبەرەوە باکەوێن کارەکەت بۆ ئاسان بکەم ئێمە بە یارمەتی جەنابتان جەنگیز لە ژیانمان دەکەینە دەرەوە وەهاش پیشامە دەکە تووڕە بوویت تۆ زۆر حەز بە چارێ و پیاوە ناکەیت حەز نەکردن شتێکە و شکاندنی شتێکی تریا گرد و بارە بیکەمەوە چی بێ بەهار دەڵێ هەتی تۆ بیر لە بەهار ناکەیەوە بیرم کردەوە تۆش بیر بکەوە بیرکەوە گەر ئەو کارە بکەی ئەو بەهارەی دڵی شکاوە بە هەردوو پێیەکانی خۆی و کردنەوەی باوەشەوە بەرەو کاکە عەلی ڕادەکا کوڕاخر تۆ چی چ پیاوێک ئەو کارانە دەکاوەی تۆ دەیکەی پیاوێک کە دەزانێت لە ژیانتدا زۆرترین شت چێکەوێتەوێ گەیشتی بۆ وەستاوی بۆ ناچ پێ بڵێ من چاوەڕوانم دوێنێ وەڵامیان تاوتان نەدامەوە بەڵام پێویستە بیدەنەوە من خۆم خستۆتە ناو مەیدانەکە
تۆ بم کارەی شتێک لە دەست نادەی جگە لە هاوڕێتی جەنگیز نەبێ ئەوە شتێکە ئەو حسابی بۆ ناکە بەڵام ئێمە سەرەت و سامانەکەمان لە دەست دەدەین جەنگیز خۆش بێ پێشتر هەمووی لەدەست داوە ئەیشە تۆ دەتەوێ بە قسەی جەنابەت هاوڕێکی خۆمان بفرۆشین بەڵێ فرۆشتن بۆ ئەو نابێ بۆ نابێ باشە پێشتر پلانێت قبول نەکردووە با بڵێ وتم نابێ تێگەیشتی وانە ئەو کاتە من بە دوای تۆ دەکەوم خۆت پێشتر بە دوامەوە نەبووی عەلی تۆ پێشتر هەوڵە نەداوە بمکوژی هەوڵم داوە و هەمیشەش هەوڵ دەدەم ئێمە باسی هیچێکێک لە ئێوە ناکەین باسی جەنگیزە دەزانم هاوسەرەکەی تۆ برای ئەوەش منیش برادەرەکەم ئەوە بیڵێ زۆر شتێک ترسناکە وانە باشە خۆی لە خۆیدا چۆن ڕاستە ئێمە هەرچێکمان بەیەکەوە شانی بەختەوەرین ڕێکش بوو ئەمە ئامادەین لە نێوانەکەشماندا جەنگیش هەیە بێگومان دەڵێن چی لە جەنگیز بکەین یان دەڵێن جەنگیز شانی ئەو پلانەیە تاشەو بڕیاری خۆتان بدەن کاتەکە و شوێنەکەتان پێ دەڵێم یاری بە ئاگر دەکەی؟ بەڵێ ئەوە 12 ساڵە وابزانم شتێک فێر بوومە بە 12 ساڵ بە 12 ساڵ هیچ شتێک ناگۆڕێ ها ئەو کاتەش هەر وەکو ئێستا بەسەرت داهات لەگەڵ جەنگیز لەبیرتە ئاخر تۆ چ زۆرە ژنێک دەچوی ها خۆم زانی هۆکارەکەی باوکت بوو بەڵام بۆ خۆتی عالی ئەو پیاوەیە کە دوجار لە ژیانمدا حسابی لەگەڵ دەکەم تۆی من جەنابێت زۆر باش ڕاستی دەبین بە پیاو کوشتن ئەمە پێشتر ڕوویداوە من هەر شتێکم کردێ بۆ خۆم کردومە بەڵام تۆ دەدوت لەبەر خاتی بەهار کردومە کوا بەهار ئەمەشە لەبەر خاتی بەهارە تا ئێستا هەر شتێکم کردو بۆ خاتری بار کردومە ئەمەشیان بۆ خاتری خۆم دەکەم تاوا بوو آخر ئێمە بەو ئەندازەیە بێچارەی ئەوەندە داماوین تا هەماش دووبارەکەینەوە یعنی هیچ ڕێگەیەکی تر نییە خواستەکانمان بێنێتە دی لەوانەیە هەبێ بابی دۆزینەوە پێشەوەی شەو دابێ بابی دۆزینەوە لە ئێستا بەدواوە دەبێت پشتی خۆمان ڕاستێنەوە تەفۆ یاسا کۆنەکانمان نەما قومارخانەکە خۆی لە خۆیدا هیچ نییە چی یاسایەکی هەیە بگۆڕدرێ کوڕم جەنگیز لەو حیسابانە تێنە دەگەیشت سفرە لە حیساب کاتی خۆیانەوە چۆکماندا دەدا یان بۆ حاڵی خۆمان دوور دەکەوتینەوە ئەو ڕۆژانە بەسەر چون تەفۆ کاتی خۆی کاسبی سەرجادە بووین دەرگا بە دەرگا دەگەڕین بەڵام شتێکمان بەدەست نەدەکەوت بیبەخش لەبەرەوە دەستەمە و پێ پشتەمانەوە ئەی ئێستا هێزی ڕاستەقینە واتە هەبوونی شتێک بۆ بەخشین لەمە دوا دەبەخشین دەیبین مەجبوری دەستی کەس نین هەندێک لە هێزمان دەبەخشین خاڵ و ڕامیز دەبین ئەو کارە چۆن دەبێت ئۆتۆمبیلەکە بێنە نیشانت دەدەم
هاتوینەتە کوێ کاگەلی هاتووینە شوێنی پەیوەندی کردنمان. چی دەکەین کاکە هاتووی خۆمان بەدەستەوە بدەین لەگەڵ هاوبەشە نوێیەکەمان قسە دەکەین. تەفۆ بەس ئەو کارە تەواو بکەین. وەک قومارخانەکە بێ بەڵاو ڕێگر وەربگرین خاڵۆشمان لەناو دەربهێنا بە ئەو کاتە بۆ خۆمان پاشا بووین. ئەو شەو ئەم شەو هەم شتێک تەواو دەبێ. چۆن خاڵۆی چارەسەرکەین پێویست ناکە بچینە ڤارناو ئەو شوێنانە. خەونەکانمان هەر لێرە دەکەینە ڕاستی. پێویست ناکە لەگەڵ کەسیش ڕێککەوتن ئەنجام بدەین. هەر خۆمان ها تەفۆ چ دەڵێ بەڵکو ئەو کاتە کتی سەرچیانەکە بقەپێنەما هەر بۆ خۆم دەبێ بێگومان شتێک نییە نەبێ نییە ها ئەو پیاوە چۆن تێگەیشتی؟ ئەگەر بتەوێت لەسەر نەخشەکە قومارخانەیەکت هەبێ دەبێت لەو پیاوەی وەربگری. دەتوانین وەریگرین؟ زۆر لەوە زیاتری وەردەگرین بچکۆڵ. ئۆ عەلی برا بەخێراتی ئەوە چییە؟ تەفۆ تۆفیقی برا ئەو کابرایم لە مناڵیەوە ناسیوە هەر سەرسەری بووە تۆش دوای کەوتووی ئێستاش مهم بووە شوێنی تایبەتی بە خۆی داناوە بۆ لێکۆڵینەوە. لەسەر مۆڵەتی ئێوە دامناوە بەڕێزم. مۆڵەتی چی کورا؟ شتێک نەزانم چۆن مۆڵەتی دەدەم. هاتووی مۆڵەتێویش وەگرین بەڕێزم. جەنگیز بەرتیلی دەدا. ئێمەش دەیدێن گەورم. دەوا بڵێ برام ژمارەم پێ بڵێ بڕی ژمارە ناوم مەدێ ژمارەکەم پێ بڵێ سیر کاگەر نام مۆڵەتان نادەم. ئێمە بڕاکەوە کولۆ تۆ دەڵێن کاری ئێمە شانسە بەڵام من لەوانە نیم خۆم لە ناو کاری شانس بێڵمەوە. ئەگەر ژمارەیەکی نوێت لە من دەوێ ناوەکەی بڵێ ناوێک کە لە تۆم دەوێ گەورم. ڕامیز قەلەندەر دووسێ کاتژمێر لە من بەراو میێنێ بە کامیرە گیراوە جەماعەتی خۆمان دەیانویست بیکەنە فایل من تکام لێکردن. دەڵێن ژیانی ئەو پارێزراوە پۆلیس دەی پارێزێ ڕامیسی گەورە. ئیتر ئەوەندەش پارێزراو نییە لەمە و دواوەندە گەورەش نییە. جەنگیز چەندی پێدەدای من سەتابیستی زیاتر دەدەمێ. سیرکە سیری ئەو سەرسەریە منش مۆڵەتت دەدەمێ عەلی گازگەر سی لەسەدا سی ژمارەی جوانترە ئەو پیاوەت بینیوە ئەوە باشترین پیاوە عەلی پیاوی وەگەمانە یەک جار دێ دووبارە نابێتەوە. گرنگ نییە هەر چۆنێک دێ بابێ لای منەوە گرنگەکە چۆن دەڕوە. ئۆپ لە بیر مەکە تۆ لەکوێی ئەوانەی کە لە سەروی ئێمە وەنچاویان لە سەرمانە گەر بزان لە ڕێی منەوە زانیار وەرگرتووە تێدەکەوم ئەمانە مەڕی ڕەشن نازانی لەبەرەوە کێ چۆن دەڕوە من نازانم بەڵام هەر کاتێ بتەوێ ئەو کارە لەو کاتە باشتر نابێ. کاکەکی وەختی سینەمایە هەزار ئیشمان هەیە کەی کاتی سیر کردی وەرە تەفە وەرە ئەوە فلیمانیە کە تۆ لەیان دەزانی. عەلی کەرگێز دای کوڕە دای بڕۆ بچکۆلەکەم. ئەو چێ ورچە؟ ئەوە ئەو ورچەیە کە ئێمە هاتوین دەستی ماچکەین. سۆنار کاسکین ئەو ورچە پاشای دنیای ئێمەیە. ئەو مێزە هەیە ئەوەی بۆ ئەم شەو ئامادەمان کردووە. ئەو لە سەروی مێزەکەەوە دادەنیشێ. یانی ئامۆژگاری کەرەکەتە؟ بە زامۆژگاریکردن ناتەفۆ
سەیریکە سەرۆک İnsan nasıl da farkına varmadan kaptırıyor kendini. Bunda kimsenin suçu yok. ئەگەر ئێمەش کۆیلەی کەسانی تر بین نەک لە ئەستێرە گەورەکان بەڵکو چاومان لەسەر خۆمان دەبوو دەبڕۆ دانیشە سیرکە گەنمەشامی دەخۆن ناکاکە نا ئەو ماوەی هورگم پەیدا کردووە ئاڵپای هەندێک گەنمەشامیمان بۆ بێنە ڕاکە دەی کارە نوێکەتم بەدڵ نییە قمار و شت لە تۆ ناوەشێتەوە بۆچی سەرۆک من چ جیاوازێکم هەیە لەگەڵ ئەوان ئێستا هەرچی بڵێم پیا و خراپ دەردەچم بڵێم دەبەنجی هەر نابێت بەڵام چی بکەم دەبەنجی بە جەنگیز بڵێ دانیشێ خۆی کارەکە بکە قمارخانە شت بە تۆ بەڕێوە ناچێ نەدیم وەرە ئێرە کوڕم وەرە بزانم تێپەڕە ئەوە تۆ ئێستا لێرەی چی بوو گوزگەر عەلی پیزگەر گاز گرم لە مێشکت بیچەخێنم هەتا لە بیرینەکەی دانیشن من هەندێک شتم بستووە جەنابتان نەخۆش کەوتون لەبەر ئەو فیلمانە دەڵێن بە کۆمەڵ فیلم دروست دەکەیت هەتا ئەگەر هەڵە نەبم باوکت بۆ هەمیشە تۆی دەهێنا بۆ سینەما ئەو چی بەسەر هات لە فیلم دەرکردم کوژرا ها بەڵام بیستم کە ئەو کاتە قاتیلەکەیان گرت بوو گرتیان چونکە قاتیلەکە ڕای نەکرد ئاوا وەستا لە بەردەم ڕامیسی خراپ بەکار بەناڵە ناڵەوە جانی لەدەستدا ئەوە چێە وتویەتی دوژمنم دۆستمە بێگومان کەسێکی لە من عاقڵتر بووە سیزار ئەو پیاوە دوژمنی منە بەڵام پلەیەک لە من بەرزترە بۆ بیستومە ئەو دوژمنی تۆشە دوژمنم بوو بەڵام کاتێک کە سوڵح کرا پەیمانێک مۆر کرا هەموو شتێک کۆتایی پێات ئەی باشە تۆ بەلای تۆشەوە باسە داخرا ئەو هەموو ساڵە هیچ شتێکم نەکردووە ئێستا لە بەرەوەی تۆ دەتەوێت بۆیە بیکەم نا لەبەر من ناسەرۆ ئێستا هەڵە لەبەر ئەوە ئەو پیاوە هیچ کاتێک وەکو ئێستا بێهێز نەبووە منیش شتێکی وام بیستووە من بەس نەمبیستووە بینیویشمە ئەم بەیانێ ئۆتۆمبیلەکەیان لە ناو دۆڵێک دۆزیوەتەوە لەگەڵ تەرمێک گەر ئەم شەو تەرمی ئەویشیان دۆزیەوە باشە مادەم هەموو شتێک ئامادەیە بۆچی خۆت ئەنجامی نادەی من دەبەنگم سەرۆک من بەقەدەر تۆ بەهێز نیم گەر من دوای کەوم هەموو مافیەکان دوان دەکەون پەیمانەکە بشکێنم منیش نایکەم گیزگر گەر بیکەی منیش لە قومارخانەکە دوو گازینۆ لەسەر تۆ تاپۆ دەکەم بە هەر هەموو مشتریەکانەوە بێگومان کاتێک قومارخانەکە دەبێتە هی من بۆنەکەی کردووە ڕای کردووە ئێستا زۆر دوورە ئەوەندەش دوور نییە لەو بەری هێڵە دیاری کراوەکەیە بیگرە و بە عەرزی دادا ئەو کات دێ و حەقی خۆت وەردەگری بە خێراتی بۆ نێوانمان گیزگر عەلی چاوەڕوانی ئەو سەردارە دەسمای لەو شتۆتەوە کاتی ئەویش دێ بەڵام ئێستا کاتی خاڵۆیە بوونیەوە هەتیوە ناکەی کوڕا لەوانەیە تا 2 ساعتی تر خاڵۆ لە ژیانی ئێمە نەمێنێت بێ ئەوەی موێکی ئێمە ئازاری پێ بگا
خاڵۆ ئەگەر گوێ لەمە بێ شانازیمان پێوە دەکا ئێمە باشترین قوتابیەکانی ئەوین ئاوای وانە؟ تۆ لێرە چاوەڕێکە منیش دەچمە سەرەوە زانم ئامادەکارەکانیان کردووە ئێستا دێمەوە خاڵە لەکوێی؟ کاکە چ دەکەیت؟ ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەوە چییە؟ سفر دوو؟ ئەوە چێ بوو؟ بەم دواییانە باری مادیم باش نەبوو ئەوە تیۆژێکێکە لەوانەی قەرزم پێداوە پێم وتم بۆ بۆم گەڕێنێتەوە بەڵام تۆ تەلەفۆنەکەت برد کاکە تۆ نامەیەکم بۆ دەنات تەنها ئەو کاتە تێدەگەی کە کۆتایی یاریەکە هات ئەو کاتێک کە هەموو یاساکانت لە یاریەکەدا تەواو بوو تەواو بەڕێزان یاری دەدەرەکەم براکەم من چی بم ئەویش ئەوەیە فەرمو ئەوانە بخۆن بە تایبەتی بۆ ئێوە دروست کراوە زۆر بەتامە میوانەکەتان هاتووە قوربان تەفۆ جارجارە خراپەکاریش قازانج دەکەن بڵێ برادەر با لە دڵت دەمێنێ ئەوە چی ڕوودەدا کوڕە ئەمە بە تەمایە ڕوو بدا برادەر سۆنەری برادەرمان پەیمانەکەی شکاند چەند ساڵەکە پەیماننامەیەکمان لە نێوان یەکتر بەس بەهۆی ڕوودانی ڕووداوێک لە نێوانماندا بەڵام ئەو بە هەر شێوەیەک بێت ڕاستگۆ نەبوو بەرامبەر پەیمانەکەی ئێمەش لەم شتانە خۆش نابین لە خۆمانەوە دەستڕێژی ناکەینە سەر کەس شکاندنی پەیمانی نێوانمان واتە شکاندنی برادەرایەتیمان هەموو پیاوەکانی ئەویشمان هێناوە لە دەرەوەن ئێوە بپرسن لەسەر ڕاستی مەسەلەکە بپرسن وتماندا ئێوە بڕیان بدەن سۆنەری برادەرمان هەڵەیەکی کردو سەگێک چوەتە پاڵی و باش فریوی داوە ئێستا ئێوە بپرسن خۆشتان هەڵی سەنگێنە لەمە و بەدووە ئەوەی سۆنەر هەیبوو ئیتر ئێمەیە بەتامە برادەر بەتامە پێویستی نەدەکرد بۆ زەحمەتت کێشاوە دەترسی وانە؟ نا بۆچی بترسم نەوەک هەمان شت بڵێمە بۆیە مەترسە ئەو شانەیەک جا لە دەم دێتە دەرەوە ئەیکەوە بەتەمای چی بڵێ؟ بەتەمان بڵێم من و تۆ
هەڵسکەوت بکەین وەکەوەی هیچ شتێک نەبووە. چۆن یانی؟ یانی وا دابنێ من پێشتر هیچ شتێکی خراپی نەوتووە. وا دابنێ هەر گوێش لێ نەبووە. وەکو جاران. بەهار. با ببمەوە کاکە عەلی جاران. بۆ شتێکی ئاوات دەوێ؟ خۆم دەگۆڕم بەهار. وەک ئەوەی تۆ دەتەوێ. گەر تۆ هەبی یعنی کە سەیری تۆ دەکەم وام لێ دەکەی بگۆڕێم. سوزانم دەبمە پیاوێکی باش و تەنها چاکە دەکەم. پێت سەیر نەبێ دڵنیا بە ڕۆژێک پیاوێکی وا دەبینی ئەویش منم گۆڕاوم. پیاوێکی جیاواز. یعنی من تۆ چۆن دەبینم تۆش ئاوا من دەبینی. بەڵام نا من نەموتوە یەکسەر. تۆ کارە مەکە. خۆت مشەوەش مەکە. ئەوانەی پێشتر وتومە لە بیریکە جارێ بیریان لێ مەکەوە باشە؟ جارێک کاکە عەلی بەهار کاکە عەلی بم ئەرێ وەڵا بەڵام هەر لە دەور و بەرد دەبن. نابێ؟ نابێ. بۆ؟ چونکە جارێک کوتم. ئیتر ناڵێم دەمیشم ناکەمەوە. بەڵام هیچ جیاوازی نییە جارێک پێم وتی نابیەوە کاکەم عەلی. ئێ باشە بمەچی پێم بڵێی بە چ شێوێک بێمەلات؟ وە کاوڕەیەکم دەتوانێت وە کاوڕەیەکم بێتە لام. وەکو هاوڕێک دێم. وابزانم تۆشم لە کار کردووە. هاوڕێتی دەبێ وابێ لە ڕۆژیوە. باش دەبێ ئەریف نیگەران مەبە. نەدەبوایان دەبخایەنە. تۆ لە چێ دەزانی؟ ئەی ئەوە نیە تۆ لێرەی؟ ئەو شوێنەی تۆی لێبێشتی خراپی لێ ڕوو نادا. من بڕۆم؟ بەهار یعنی بە هەڵە لێم تێمەگە. بێگومان ئەو باش دەبێ بەڵام خێرە تۆ ئەوەندە گرنگی بەو کچە دەدەی؟ پێژەمەلیاتەکە پێم وتووە تۆ دەژی پەیمانم پێداوە تا هیوای پێ بدەی. هەم بە و هەم بە خۆم. پێدا ئەمانەتەکەی عومەر دەی بم بە بۆ شوێنێک باسی عومەرم بۆ بکە. مشتیاوە جوانت پێ ناڵم کاکە. باوا بێ ئەو عومەرەی تۆ دەیناسی ئەوە نییە. کوڕە خۆ من نامەوێ عومەرم بیر بکەوێتەوە. دەمەوێت باسی تۆڵەی عومەرم بۆ بکەی تاو عمەری خۆمم بیر بچێتەوە. چه پێدەی؟ بۆ
بۆچی ئەو خاڵۆی یارمەتیمان دەدا؟ تەفۆی من تۆم ناڵێکی زۆر باشی زۆر تۆم خۆش دەوێت تەفۆ بەڵام ڕۆ لە گیانەکەم هاوڕێ خۆشەویستەکەم تۆ لەژێر ئەمری ئەو کارت کردووە سەر و ڕیشت بۆ تاچیوە ها هەر نەش زین چێشتەکەی چی تێدایە خاڵ و ڕامیز یارمەتی هیچ کەسێک نادا ئەو تەنیا نیشانەت پێی نیشان دەدا تۆش دەچی و لە نیشانەکە دەدەی بۆیە بیرۆکە جێلانەکەت فرەدا و لاوە یاریەکانی ئەو پیاوە پیرەسڕێ ئەمانەیە پێویست ناکە ئێمە و سەردارە بدۆزینەوە با خاڵۆ بیدۆزێتەوە منیش دەیکوژم تۆ دەتوانێت بکوژی ئەی ئەوەش کوڕی باوکی نییە دواتر چێ لە لیستەکەی خاڵۆ دەمێنێتەوە تۆ من ئێمە چی دەکەین یەکەم جار خاڵۆ دەبەسێنین بە هەڵە تێمەگە کاکە منیش تۆم زۆر خۆش دەوێ بەخوای بەڵام ئێمە هێشتا لە گفتەکە تێنەگەیشتوین ئێمە ناتوانین خاڵۆ ببەزێنین دەیبەزێنین تەفۆ دەیبەزێنین تەنها پێویستە پیاوێکی ڕاستگۆ دانێن بۆ ئەو کارە من؟ تۆ ئەگەر ناتەوێت کلیلەکەم بدێ با زیندانیت کەم تووڕەمە بە کوڕم من دەتپارێزم ئاو باش کامل بگەڕێەوە لە یەکەم پێت بسوڕێەوە چی بوازن؟ پێچەوانە ڕاوەستێ مەجولێ تەمشا کامرێکە بەسە کوڕە دەبەستە بۆیە نەگرتم لە نەتێناوەتە ئێرە تووڕەمە بە جەنگیز ئەگەر سبێنێ ڕێگامان جودا بۆ چی بکەین خۆ دەزانی من پیاوێکی هەستیارم ئەو کات هەر سەیری و وێنێ دەکەم و دەگرین بۆ خۆم ئەو گرێی ناو دەمتە بیکەوە عەلی ئێمە کێشەیەکمان بوەستە هەڵی دەدەم قمارخانەکان زیادی کردووە پێویست بە پیاوی پاراستنە ئەو شتانە حەل دەبێت تەواو نەتزانی بۆستە یارمەتی دەم بە زۆر دەست پێ دەکا بە سفر کۆتایی دێ لە ناوکەوانەدا ڕستەیەکی ئاوا هەیە هاتووە تا تۆڵەمان لێ بستێنێتەوە عومەر دەڵێی؟ نا خاڵۆ دەڵێم کوڕە دەبڕۆ هەموو شتێ دەزانێ کۆپێک لە کاسێتەکەشی لایە چی؟ بەڵام مەترسە تەسلیمی ناکە بۆچی؟ چونکە ئەو پیاوە دەردی ئەوە نیە ئێمە بخاتە بەندیخانە ئەو پیاوە یەکەم جار دەیەوێ ڕامان کێشەیە ئینجا بمان کوژێ کەواتە شتێک نییە لێ بترسین تەواو نابێ عەلی تەواو نابێ ئاخر عومەر لە کۆمان نابێت تۆنا ئەمە بۆ لێرەیە من باگم کرد بۆ متمانەی پێ ناکەی ئەوە شێت بووی عەلی بێگومان متمانەی پێ ناکەم متمانەی پێمەکە ئێمەش هەروە وەک کومبەلە بەهێز دەبین ئێمە چی بکەین؟ ئێوە بڕۆن پەیوەندی دەکەم عالی چۆنی هەرخۆ بزر کردە بیرت دەکەین وەرە ئەزەل وەرە ئەوەتە دەمەوێت بە جەنگیز بڵێم چی عالی؟ بە جەنگیز دەڵێم کە پیاوێک بەدواوێتی چۆن پیاوێک؟ زۆر پیاوێکی زۆر خراپ
پیسکەی سەیانی پیاوێکی قێزەوەن ئەو پیاوەیە کە ئەگەر ئەو قسانەی ئێستا ئێمەش دەکەن بیبیستێتەوە پێم سەیر نییە. علی بۆستە جەنگیز ئەزەل بێگانە نییە. ئەو پیاوەیە کە جەنگیز لەو پلانە ڕزگاری نابێ و ئەویش خۆی پیشان نادا. دەزانی ناوی ئەو پیاوە چییە؟ ناوی ئەو پیاوە ڕامیز قەلەندەر. تۆ من پێشترەوەمان ناسیوە کاتی خۆی کە هات بۆ شوێنە تایبەتیەکەم لەگەڵ ئەزەل پێکەوەمان بینی هەرۆندا. دە باشە چی لە من دەوێ عەلی؟ ئێمە هەرسێکمان سەری خۆمان دەنینەتە نیشتێک و بەیەکەوە لە حەقی ڕامیز قەلەندەر دێین. ئەگەر دەتانەوێت بۆتانی ئیمزا دەکەم. باشە علی بەڵام ئەم باسەش پەیوەندیت بە ئەزەلەوە هەیە. بێوە هیچ بزانێ پەیوەندی بە هیچەوە بێ بۆ ژیان خۆی بخاتە مەترسیەوە بۆ؟ چونکە جەنگیز ئەگەر ئەو نەیکا دەکەوم. ئەزەل هەرچەندە شێتیە بەڵام مامە ڕاست دەکا. گەر تۆی تیانەبی کارەکە دەگۆڕێ تیایدای؟ ئەوەندەش سپڵەنیم هاوبەشم جێبێڵم جەنگیز. دواتر چۆن نتوانم بە تەنیا لە ژێر وتێلە گەورەکەمان بێبەندرەوە؟ مادام وایە با داوا لە هاوبەشەکەمان بکەین. بوەستە جەنگیز بوەستە. بۆ ئەو کارە من هەرچێک دەڵێم ئەوە دەکەین. باوەگەوەی تۆ دەیڵی یعنی تۆ دەبی دەکاپتینی ئەو تیمە؟ بەسەقەت لە من تێمەگە بەڵام چی بکەن گوێ لە جەنابەت بگرین؟ پێم بڵێ کەسی تر هەیە لەگەڵ هاتیوە بجەنگێ؟ بێجگە لە من کەسی تر هەیە؟ دەی بڵێن؟ کەواتە ڕێککەوتین. تەواو گەورم گوێمان نێتە. پێشوەخت ئەو هاتیوە لە هەموو شوێنێک پیاوی هەیە. جگە لەو سێمان نابێت کەسی تر بێتە ناو کارە باشە؟ ویستمان لە هەر کەسێک زانیاری وەگرین بە پێی خۆمان دەچین بۆ لای. شوێن و مەکانی و پیاوە دیارە؟ لە بەردەم ماڵەکەیدا نووسنگەیەکی هەیە. تکات لێ دەکەم باڵە تێمەگە عەلی لەبەر ئەو نییە کەوا بیر دەکەم و ڕێکخراوەکەی تۆ بچووکە. بەڵام بۆ بێ ئەوەی ئێمە ئەزیەت بدەی خۆت تەواوی ناکەی وەک ڕۆژانی ڕابردووت. من نەزەلم. خاڵۆ ئاگدارە کە تۆ دێ لای؟ چونکە من دوو جار هەوڵم داوە بەڵام لە هیچ کامێکیان سەرکەوتوو نەبووم. ئەو جارە پیلانە چییە؟ پیلانەکەم نا ئەزەل خۆت لە ناو پلانەکە دەرمەهێنە براکەم. پلانەکەمان بۆ دوورخستنەوەی ڕامیسە لە خۆمان. من حیسابێکی ئاوهام کردووە. پیاوێک بەم شێوەیە هەڵسکەوت بکە ئیلا هەندێک شتی هەیە کە شار بێتیەوە لە هەموو کەسێک. من شارەزای جادە و کۆڵانم. تۆش دەرهێنانی قسە لە زاری خەڵک. ئەزەلیش بۆ ڕازی کردن. باشە تۆ پێشتر هەوڵ نەداوە زەناری کۆ بکەیتەوە؟ ئەو جارە چی گۆڕە؟ یەک ئەو جارە من عاقڵتر بوومە. دوو ئەو یاریەی ئێستا هەر چیەک بێ ئیتر خاڵۆ لە ناوچەکەدا بەنهێنی نامێنێتەوە. بۆستە بۆکوێ؟ سێ ئازایەتی من فێڵبازی تۆ لەگەڵ هێزی تۆ ئێمە بە هەرسێکمان ئەو یاریە تێک دەدەین.
شتێکی خواردنەوە بۆ ئەزەل بێنە. تەواو چی دەخۆیەوە؟ وێسکی؟ من و علی باسی مەسەلەکەی خۆمامان دەکرد. ئێمە نەمانتوانی قسە لە کەس وەرگرین. ئەی تۆ؟ دواتر شتێکی تر هەماناتە مێشک. لەوانەیە لەگەڵ یەکەم نیگا بۆ تۆ کەمێ سەخت بێ، بەڵام خواردنەوەیەکی بدێ. دەستەکانە سەرمایەتی علی؟ نا بۆ خۆ پاراستن لە پیسی. مادەم نەمانتوانێت لە ستافی مافیەکانی قسەیەک دەربێنین، دەبوایە ئەوەمان بزانی بواە. یعنی ئەو پیاوەی کە ناوی ڕامیز قەلەندەرە بە ناوبانگە، چەندین کتێبی لەسەر نووسراوە، لێکۆڵینەی لەبارەوە کراوە. تۆ باش لەو کارانە دەزانی، لە ماڵەوە بێ حساب کتابت هەیە. ئەم هاوڕێیەوە دەینووسێ؟ مەبەستم ئەوەیە، دەینووسێ، بەڵام بە تەواوی. هاوڕێ ئێمە نییە، یعنی حساب ناکرێ. خات و خەندا 2 دقیقە سەبرت هەبێ، هەموو شتێک چارەسەر دەبێ. لەگەڵ علی هاتوونێتە ئێرە تا لەسەر مەسەلەی قسە لەگەڵ بکەین. بەڵێ لە پەنجەرەوە دەرگا کلیل درابوو. خات و خەندە لەبارەی بەڕێزڕامیسەوە نووسەرێکی ڕاست چی؟ ڕاستترین. ڕاستترینیان ڕێک وایە، نووسەری ڕاستترین کتێبی ئەو. ئێمەش تازە زانیومانە. ئەو ئێوەی ناردووە؟ ها؟ کتێبەکەی بەدڵ نەبووە؟ نانا، ڕامیز ئێمە نەناردووە. ئێمە دەمانوێت هەندێک زانیاری لە تۆ وەرگرن، بەڵام ئەوە بە هاتو هاوار کارەکان بە جوانی بەڕێوە ناچن. لەگەڵ هاوڕێکەمێ توندڕەوەکەم. تۆ دەستم کەوە؟ منیش ئاگرەکەم دەکوژێنمەوە. تۆ دڵنیای کە نووسەری؟ ئەی تۆش دڵنیای مرۆڤی؟ علی! علی! ئێستا بۆ کوێ دەڕۆی نووسەر؟ بەتەڵەوە بووی؟ بوون بە نووسەر، واتە بوون بە هەموو شتێ. چێوتی ڕام کردووە. وەسیەت بکە؟ علی! دەبێ ئەو ئاگرەت هەر لێ بکوشێنمەوە. داوتت بڵێ. علی! پێناسێ قەت تەقاند بێتت، دەزارێک بیتەقێنە. علی! سەیری شورۆکە! سەیری شورۆکە!